لەوانەیە ئیتر لە ئێستەوە دو کاتی گەشت و گوزار دەستی پێ بکات لە ناوچەی خۆمان وەکو گەشتی بەهارانە ئەگەر چی ناشکری خوا نەبێ یا ڕەبی خوا ڕەحم بە هەموو لایەکمان بکە تا ئێستا ئاثاری بەهار بەو شێوە نییە بەڵام خەڵک هەر دەرەچێ و حەقی خۆشیەتی دەرچێت حەقی خۆشیەتی و گەشتکردن و سەفرەکردن و سەیرانکردن سونەتە و شتێکی چاکە بەڵام زیادەڕەویتیان نەکرێ بەڵام نەبێتە هۆیەوەی جمعەت بفەوتێ ناکرێ مسلمان جمعەکانی بفەوتێ لەبەر خاترە گەشت و گوزار نابێ مسلمان گەشت و گوزارەکە وای پێ بکاشتی ناشەرعی بکە ئیسراف بکە بە تایبەت لەم زروفە کە ئێمە ئەبینین خەڵک موچەی نایە خەڵک حاڵی خراپە نەوعێک لە گرانی دروست بووە لە بڕێ شتومەکی ضرورە ئینسان هەموو هەفتەیەک دەرچێ و ئیسرافێکی زۆر بکە با تۆ هەشت بێ بەس ئەبێ چاوت لە خەڵکی تریش بێ برادرێ دوێنێ بۆی باسکردم وتی چوونێتە ئەو دەرەوە وتی واللهی دوای ئەوە کۆمەڵی خەڵک لەوێ بوون گەشتیان کردو دوای ئەوان بەوە تێپەڕ بووین تەماشامان کردو شتەکانیان زۆربەی جێماوە وتی باوەڕ بکە هەشت نان لە ناو عەلاگەیەک جا دەستی پێوە نەدراوە لەوێ فڕدراوە پیاز تەماتە مەسەلەن ئەو شتانە مەداخەوە ینی خەڵکێک هەیە هیچ حەساب بۆ ینی بۆ نیعمەتەکانی خوا ناکە من وا هەست دەکەم زۆر جار بەهۆی ئەوانەوە ئێمەش ئاوا تووشی بڕێک دەبین تووشی بێبارانی ئەبین ئێجا تە ڕوژ بەیەک و ئەسووتێ خەڵکێکەیە ناشکرە بەڕاستی خەڵکێکەیە کوفری نیعمەتەکا بەڕاستی خەڵکەیە لە جاتی ئەوەی گەشت و گوزار بکە و مناڵەکانی باتە ئەو دەرەوە و ئەوێ لەو دەشتە هەوایەکی پاک هەڵمژن و بێنەوە ئیمانیان پێی بەرسر ببێ ئەڕوا لەو دەشتە خوا پەنامان بدە شتی ناشەرعیەکە تێکڵاویەکە لەگەڵ خەڵکی ترا بە یعنی بە شێوەیەکی ناشەرعانە و ژینگە پیسەکە ئەڕوا دار و درەخت لەوێ لەناو ئەبا ئەڕوا ئەو شتانەی کە وەڵخۆیان ئەیبا مەسەلەن زۆربەی خەڵکە ئەچێ ئێستا قاپ و شتەکانی هەمووی ئەم لایلۆن و باغانەتانێ لەوێ ئەفڕێ ئەدەن و ئەو دەبە ئاوانە فڕادەن بگرێ لە ئەو ڕۆژە کورتە ڤیدۆیەکم بینی لە دەوروبەری کفری گیرابوو لە دەوروبەری سەدەکەی کفری و ئەوانە خەڵکێکی زۆر ئەڕۆن بۆ ئەوێ شوشەی عەرەق و ئەمانە يعني عراق خۆنەوە دیارە یان لەوانەی عراق نەبێ مەسەن شوشەی ببسی بێ بۆ نمونە با ئاوا ئێمە ئینشاءالله عراقخۆرەکان نسبەیەکی کەمن لە ڕاستیە لەناو کۆمەڵگا ئێمە بەس تو ئەو شوشانە بۆ نایخەیتە ناو عەلاگە و دوایی بێنی بیخەیتە ناو بیخەیتە لە شوێنە دانێ کە شارەوانی دوایی بێ هەڵیگرێ بۆ نای بۆ وا ناکەی ئەی بۆ لەوێ فڕێدەی بۆ ئەیشکێنی بۆ دوای ئازاری خەڵک بدا ئازاری حیوانات بدا يعني ڕاستی ئەمە صفەتی ئینسانی مسلمان نییە ئینسانی مسلمان ئەبێ هەست بە بەرپرسیارەتی بکات من ناڵێم زۆر شتمان ئێمە لە ئیسلام لامانداوە گەڕاینەتەوە بۆ جاهلیەتی بەر لە ئیسلام ئیسا بۆ نمونە خەڵکێکەیە شانازی بە ڕووتی واکە بۆ ڕووتی خۆی ڕووتەکاتەوە سترێژ لە پێیەکە مەسەن تەنورەی کورت لە پێیەکە پانتۆڵ ژنەکانیان پانتۆڵ لە وازانە پێشکەوتنە ئەی خوای تەعالی لە قورئانە ئەفەرمێ ولا تبرجن تبرج الجاهلیة الأولى ئەی خوای تەعالی ئەفەرمێ بەو شێوە کە جلوبەرگێک مەکەنە بەر خۆتان بڕازێنەوەکو جاهلیەتی بەر لە ئیسلام ئەوە کۆنەپەرستیە ئیسلام هات ئێمەی پۆشتە کرد ئێمەی جوانەوە کرد ئێمەی دوور خستەوە لە گوناح ئێمەی دوور خستەوە لەوەی ئەم هەموو خراپە ڕوئەدا لە ناو کۆمەلگا کە خەڵک یعنی نسبەی تەلاق یعنی ژمارەیەکە هەر شەرمەکەی لەسەر مین بەرۆ باسیکەی ئەوە هۆکاری چییە ئەو هەموو تەلاقە هۆکاری چییە حەق خۆتان بڵێن ئەو هەموو تەلاقە هۆکاری چییە والله لە سەتان نەوەتی هی بەرەڵایی ژنە هی بەرەڵایی کوڕ و گەنجە کە گشتی بەهۆی ئەو لیباسە خراپانە و بەهۆی ئەو لادانە لە شەریعەتەوە ئەکا کە لەگەڵ خەڵکترا عیلاقاتە بەسێ لەگەڵ خەڵکترا پەیوەندیە بەسێ و طبعا هیچ پیاوێ قبولی ناکە و هیچ ژنێکیش قبول ناکە پیاوەکەی لەگەڵ خە بۆ ئێتر تەلاق ڕوەدا و ئەو هەموو نسبەت تەلاقە هەیە هەمووی لادانە لە شەریعەتەکەی خۆ هەمووی لادانە لە بنەما سەرەکیەکانی ئیسلام و گەڕانەوەی بۆ جاهلیەت دەشت گەشتەکانیشمان ئاوای پیاتوە جا من ڕجام وایە گەشتەکانمان بکەینە گەشتێلە کە ئیسلام داوایەکە هەر شتێ ئیسلام پێی ناخۆش و مەیکە کاکە خۆ ئەم کۆمەڵگایە ئەم وڵاتە ئەم کوردستانە ئەم گەرمیانە ئەم ژینگەیە خۆ هی تۆیە هی ماڵ و مناڵی تۆیە بۆ داهاتوو ئێ بۆ ئەیگەنێنی ئەی بۆ خراپیەکەی ئەی بۆ وا ئازانی بۆ یەک ڕۆژ کریاوە قەینا برا ئاخر بۆ بەزەید بە خۆتانەیەت و بەزەید بە والله هیچ کەسێکمان لەناو حەوشەکەی خۆمانە قبول ناکەین ئەوە بکرێت لەناو ماڵەکەی ئێ ئەم کوردستانەشە حەوشێکی گەورەی هەمووانە